گفتوگۆکانمان لەگەڵ میوانەکانم دەست پێ دەکەم. دکتۆر ئینا ڕۆدۆلف توێژەر لە سنتەری کاری دەوڵەتی و ئاسایشی نیشتیمانی لە بروکسل لەگەڵمانە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون. بەخێر بێ. هەروەها دکتۆر لزار ساڵح شرۆفەکاری تایبەتی کوردستان 24. دکتۆر بەخێر بێتەوە. سپاس کە لەگەڵمانیت. دکتۆر ئینا بە لەگەڵ جەنابەت قسە بکەم. ئێستا کە من بەخێراتنی تۆ دەکەم، درۆنێک لە ئاسمانی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان خراوەتە خوارەوە. بۆچی گروپەکانی نزیک لە ئێران ئەم جۆرە هێرشانە لە وڵاتانی ناوچەکان ئەنجام دەدەن لە کاتێکدا ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل لە جەنگدایە؟ ئەمە شتێکی نوێ نییە، نەک تەنیا هەولێر هێرشکراوەتە سەر لە نەمانی داڕمانی دانوستان لە نێوان ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و پێش داڕمانی دانوستانیش ئێران زۆر بە ڕاشکاوی دەیگوت کە هەڕەشە دەکات و ئامادەیە ئاڵۆزیەکان زیاتر بکات لە جەنگی 12 ڕۆژە. لە کاتێکدا شەڕ بەردەوامە، ئەگەر سەیری پەیامەکانیان بکەین، سەیری پەیامەکانی تاران و گروپەکانی هاوپەیمان لەگەڵ ئێران بکەین کە پێی دەگوترێ بەرەی مقاومە، دەبینین بە ئاشکرا دەڵێن ئەوان ئامادەن ئۆپەراسیۆنی چەکداری لە دژی وڵاتانی کەندا و وڵاتانی تریش بکەن، هەروەک ئێوەش باستان کرد چەندین هێرشکراوەتە سەر هەولێر و سلێمانیش. باشە، ئەم هێرشانەیەم گروپانە دەکرێت بڵێن عێراق پەلکێشیە و جەنگە دەکەن؟ بە دڵنیاییەوە حکوومەتی فیدراڵ لە بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردەکانی هەرێمی کوردستان لێدوانی بەهێزیان نەبووە دژی شەڕ بوونە، چ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان یاخود سەرکردەکانی دیکە کە بە هیچ شێوەیەک حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقیش ئامادەنین پەلکێشی شەڕێکی سەربازی بکرێن. حکوومەتی عێراق زۆرترین ڕێکاری گرتووەتە بەر هەماهەنگی لە نێوان هەولێر و بەغدا هەبووە بۆ پتەوکردنی سنوور و ڕێگری لە گروپی بیانی و تۆمار نەکراو بکرێت سنوور ببەزێنن. ئامانجەکەشیان ئەوە بووە مەترسیەکان سنووردار بکەن، ئەگەری پەلکێش بوونی عێراق بۆ شەڕێکی ئاڵۆزتر سنووردار بکەن. دکتۆر ئینا، ئێستا ئەمریکا و ئیسرائیل لە کاتێکدا جەنگ لەگەڵ ئێران دەکەن، بەرەیەکی دیکەی جەنگیش بۆ ئیسرائیل کراوەتەوە کە لوبنانە لەگەڵ حیزبوڵای لوبنانی لە جەنگایە و ئەمڕۆ تەبێژی سوپای ئیسرائیل دەڵێت کە ڕوبەڕووی ڕۆژانێکی سەخت بووینەتەوە. پێتان وایە کە ئێستا جەنگەکە چۆن بەڕێوە دەچێت و ئایا ئەمریکا و ئیسرائیل سەرکەوتوو بوون لە پێکانی ئامانجەکانی خۆیان؟ ئەمە زیاتر دەگەڕێتەوە سەرەوەی چۆن سەرکەوتم پێناسە دەکرێت. لەوەی من گوێبیستی دەبووم، هیچ یەک دەنگێک نییە لە سەرەوەی ئیسرائیل پێناسەی چییە بۆ سەرکەوتن لە بەدیهێنانی ئەو ڕێکەوتنە ئاگربەستە لە حزبوڵڵا لەگەڵ حزبوڵڵا لە لوبنان و لە کاتێکدا دەبینین دۆخی خەڵکی سڤیل زۆر جیاوازتر بێ لەگەڵ ئەوەی ئەمریکا هەڵسەنگاندنی بۆ دەکات. ئێستا خەڵکی سڤیلی لوبنان باجەکەی دەدەن. لوبنان خراوەتە دژبەریەکی زۆر ئاڵۆز، لە کاتێکی دیکەش فشاری هێرشەکانی ئیسرائیل بۆ سەریان بەردەوامە، خەڵکێکی زۆر ئاوارە بوونە، ئاماش هەمووی لەسەر حسابی خەڵکی سڤیلە. لە کاتێکی دیکەش دەبینین حزبوڵڵا هێرشی زیاتر دەکات و پشتیوانکارانی ئامادەبوونی خۆیان دەردەبڕن لە زیادکردنی ئاڵۆزیەکان یان هێرشی کارە سادبارتر ئەنجام بدەن. هەر ئەوەی کە خۆت گوتت دکتۆرینا، ئیسرائیل چی دەوێت لە ئێران؟ ئایا ئامانجەکانی ئیسرائیل و ئەمریکا لە ئێران هەمان شتن؟
لەوەی من ئاگاداری بوومە بەرپرسانی ئیسرائیل لێدوانیان داوە کە گەورەترین نیگەرانیان بەدیهێنانی سەقامگیری و خۆشگوزارانی نییە لە ئێران. لە بڕوادام لە ڕوانگەی ئەوان استراتیژیەتەکە ئەوەیە کۆتایی بە هەر هەڕەشەیەکی سەربازی ڕژێمی ئێران بهێنرێت، نەک تەنیا ئێران بەڵکو کۆتایی بە هەڕەشەی گروپە بریکارەکانیش بهێنن لە سەرانسەری ناوچەکەدا. لە تێڕوانینی خۆمدا ئەو گوتارە زەقا لەبارەی گۆڕینی ڕژێم کاری لە پێشینە نەبووە. دەبینین ئیدارەکەی سەرۆک ترامپیش زیاتر جەختی لەسەر پاراستنی مافی مرۆڤ بووە و ڕێگری لە ڕژێم بکات فشار بخاتە سەر خەڵکەکەی. بەڵام لە کۆتاییدا داواکاریەکان بۆ گۆڕینی ڕژێم زۆر شلۆق بۆ گۆڕانکاری بەسەردا هاتووە، سەرنجەکەش زیاتر لەسەر سنووردارکردنی هەڕەشەکان بۆ کە لەلایەن ئێرانەوەیە سەرچاوەکەی لەوێوەیە و ئێران خۆی بەدەستەوە بدات و هەموو مەرجوو داواکاریەکانی ئەمریکا قبول بکە، هەروەک پێشتر لە ماوەی دانوستاندا باسی لێوە دەکرا. باشە دکتۆر لەگەڵم بمێنەرەوە گفتوگۆی زیاتر دەکەین لەسەرم پرسە. دکتۆر لەزارزە جارێکتر زۆر بەخێر بیتەوە. ئەمڕۆ لە نوێترین پێشهات داوەیە کە بانکەکانی ئێران بە ئامانج دەگیرێن و عەباس عراقچی وەزیری دەرەوەی وڵاتە دەڵێت کە ژێرخانی نیشتیمانی ئێران لەژێر هەڕەشەدایە. ئەم پێشهاتە چییە؟ خۆی ئێمە بەردەوام لە شرۆڤەکانماندا ئاماژەمان بۆەوە کرد جەنگەکە تەنها لایەنی سەربازی نییە لێدان لە پێگە و پایەگا سەربازەکان و لە ناوبردننی هێزە سەربازەکانی ئێران، بەڵکو جەنجی ئابووری بەشێکە لە پرۆسەکە. بۆیە لەوانە مەسەڵەن لێدان لەو سەرچاوە ئەوانەی کە داهات بۆ ئێران دروست دەکەن و لە نێوێشیاندا بانکەکان ئەوانەی کە بە پێی زانیارەکانمان ئەوانەی کە ئەمڕۆ ئەمریکا هێرشی کردوێتە سەر ئەو بانکانانە کە تایبەتە بە سوپای پاسداران، واتە ناوەندی سەرچاوە و داهاتی سوپای پاسداران لەوێوە دابین دەکرێت ئەو پارانن کە لەوێەوە هەڵگیراوە. بۆیە ئەمە دوور نەبوو، ئەمە چاوەڕوان کراوە بوو، چونکە ئەمریکا بەنیازە سەرچاوی داهاتی سوپای پاسداران وشک بکاتن بۆەوەی ئێران تووشی ئەوە بکاتن کە لە ڕووی داهات و داراییەوە بە تەواوی پەچی بکەوێت. لە کاتی ئێستادا ئەوەی کە ئێران سەرچاوی هەناردەکردنی نەوتە ئێمە دەزانین تووشی گرفت بووە، بە ئاسانی ناتوانێت نەوتی خۆی هەناردە بکات بە تایبەتی لە ڕێگای کەنداوە، مەگەر بەس ڕێگای پشتەوەی وڵاتی لە بەردەستی دابێتن کە دەکاتە بەری ڕۆژهەڵاتی لەوێەوە بۆ چین بینێرێتن. ئەوەی کە هەیە داهاتی ناو ئەو داهاتەی کە پێشتر کۆی کردبووە تایبەت بوو بە سوپای پاسداران کە ئەویش لە ڕێگەی بانکەکانەوە ئەوەی کە ئەمڕۆ هێرشی کراوەتە سەر بەشێکە لە بانکی سوپای پاسداران. ئەمە بۆ ئەوەیە کە سەرچاوی دارایی سوپای پاسداران وشک بکات و ئیفلیزیان بکاتن بۆ ئەوەی نەتوانن لە ڕێگەی ئەو پارانەی کە هەیەە پێداویستی جەنجی لە وڵاتانی دەوروبەر بکردنەوە، پێداویستی ناوخۆیەکانیش بۆ خۆیان دابین بکەن و بتوانن بەرەنگاری ئەمریکا و ئیسرائیل ببنەوە. ئەمە یەکێکە لەو پرۆسانەی کە ئەمریکا هەوڵی بۆ داوە و گرتوێتی بەر و لە بەرامبەریشدا ئێرانیش ئێمە دەبینین ئەمڕۆ هەر ئەمڕۆ ئێرانیش بە هەمان شێوە هەڕەشەی لە وڵاتانی کەنداو کرد و هەموو وڵاتانەی کە ئێران هەست دەکاتن کە نزیکایەتیان لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل هەیە ئاگداری کردنەوە، ئاگداری خەڵکەکەشی کردەوە بە دووری کیلۆمەترێک لە دەوروبەری بانکەکان دوورکەونەوە. ئێمەش لە ناوەندە داراییەکانی ئەو وڵاتانە دەدەین. ئێران دەست بۆ ئەمە بە دکتۆر گومانی تێدانە ئێمە لە 24 کاتژمێری ڕابرد داهاتوودا دەیبینین. بەڵێ چکە ئەمە وەڵامدانەوەیە کار و کاردانەوەیە. ئێران ئەگەر توانای موشەکی بمێنێتن تا 24 کاتژمێری داهاتوو ڕەنگە وابکاتن و ئەو هەوڵەش دەداتن. یعنی چۆن ئەگەر توانای موشکی بمێنێ هیچ ئەگەرێکێ بۆ ئەوەی کە توانە موشکیەکانی لەدەست بە؟ چونکە تاکوی ئێستا قسەکان لەسەر ئەوە دەڕۆن کە ئێران بەردەوام توانای موشکی کەمی کردووە و ڕۆژ بە ڕۆژ کەمتر کردووە. هێرشەکانی ئەم چەند ڕۆژە هەست بەوە کراوە کە توانای موشکی ئێران یاخود هاویشتنی موشکەکانی ئێران خۆی هاویشتنی موشکەکان لە یەکەم ڕۆژەوە ئەگەر یەکەم ڕۆژ لە سەروی 600 موشک ئاراستەی وڵاتانی کەندا و ئیسرائیل کرا، بەڵام ئیتر ڕۆژ بە ڕۆژ کەم بۆتەوە تانانات ئێستا بۆتە 15 موشک، یعنی لە ڕۆژێکدا هەندێک ڕۆژ کەمتریشە. ئێمە باس لە موشکە دوورهاوێژەکان دەکەین نەک درۆنەکان و درۆنەکانیش ڕێژیان کەم بۆتەوە. بۆیە یعنی
ئەگەر ئەمە ئێران ئەو توانە موشەشیانەی ببێنێ واتە وەڵامدانەوەی دەبێت و ئەو ناوەندە بانکیانە بە ئاماز دەگرێتن و ئێمە بینیمان لە 24 کاتژمێری ڕابردوو هەردوو لایەنی ئەمریکی و ئێرانیش هەڕەشیان لە یەکتری کرد کە 24 کاتژمێری سەخت یاخود چەند کاتژمێری سەخت ڕوبەڕووی لە پێشماندایە و هەردوو وەڵامدانەوەی زۆر قورسی یەکتریشان دایەوە هەم ئەمریکا زۆر بەتوندی هێرشی کردە سەر ئێران و کۆمەڵێک ئامانجی زۆر سەختی پێکە و ئەمریکاش لە لای خۆی ئاماژەی بەوە کرد کە ئێمە وا دەکەین ئێران بە چۆکدا بدەین هەر یەک لەوانش کە ئەو بانکی سوپا و ئەو بانکانە بوون کە تایبەتن بە سوپای پاسداران و کە ئێران وای نیشان دەدا کە ئەمە بەشێکە لە بانکی میلی و بانکی تایبەت بە وڵاتی ئێران یاخود بانکی ئەو بانکی کە تایبەتە بە هاوڵاتیانی ئێران لە بەرامبەرشدا ئێرانش بە هەمان شێوە هێرشی زۆر چڕی کردە سەر وڵاتانی دەوروبەر تەنانەت کوردستان هێرشەکان زیاتر بوو و وڵاتانی کەندا و ئیسرائیلیش بە هەمان شێوە. باشە دکتۆر لەگەڵم بمێنەرەوە. دکتۆر ئێنا با ئەوە بپرسم کە وەکو میوانەکەم لە ستۆدیۆ دکتۆر لەزار باسی دەکات کە ئەمریکا دەیەوێت تەواوی توانەکانی ئێران کەم بکاتەوە ئەمریکا و ئیسرائیل دەتوانن لە ڕێگای هێرشی ئاسمانیەوە تەواوی و ئامانجانی مەبەستیانە لە ئێران بەدەستی بێنن لە ڕووی کەمکردنەوەی توانای سەربازی توانای دەریایی هێزی ئاسمانی و هەروەها دارایی ئەو وڵاتەش. ئێستا ئەو دەستەواژەی زۆر بربڵاوە شەڕی نێوان دوو لایەنە کە دایانەوێت بچنە نێو جەنگێکی بەهەدەردانەوە واتە دوو لایەن بە تیر و کەوان هێرش دەکەنە سەر یەکدی یاخود بە چەک هێرش دەکەنە سەر یەکدی دایانەوێت بزانن تا چەند مەخزەنەکانیان بەرگە دەگرێت ئێران یاخود چەند موشەکی دەمێنێت و چەند کۆگاکانی پڕ لە موشەک دەبێت و تا چەند فشار لەسەر ئیسرائیل و ئەمریکا و هاوپەیمانانیان دروست دەکات بتوانێت هاوشێوەی هێرشەکانیان بوەستێتەوە و بەرگری ئاسمانی لاواز بکات زۆرترین زیانیش بگەینێت ئێمە دەبینین لەلایەن ئێرانەوە هەڵوێستێکی زۆر کە لە ڕقی هەیە زۆرە هەڵسوکەوتێکی هەیە نزیکە لە قسەکانی پشتیوانکارە تونڕەوەکانی ئەو ڕژێمە واتە تەنانەت ئەگەر بەو شێوەیە قسە دەکەن ئەگەر کاتژمێرەکە لای ئەمریکیەکانیش بێ ئێمە کات کۆنتڕۆل دەکەین و ئامادەکاری خۆیان دەردەبڕن بتوانن بۆ ماوەیەکی درێژخایەن لە جەنگێکی بەهادەردان زیاتر بەردەوام بن زۆرترین زیان بگەینن زیان بە زۆرترین کەرستە بگەینن زۆرترین زیانی ئابووریشان پێ بگەین ئێستا دەبینین خەریکە ئەمە دەبێتە ڕاستی ئامانجەکەشیان زیانگەیاندنە لە بازاری جیهانی و گەروی هەرموزیشان داخستوە. باشە دکتۆرەینا جەنابەت لە برۆکسلی لە نێو دڵی یەکێتی ئەوروپای پێم بڵێ کە بۆچی وڵاتانی ئەوروپی یەک قسە و یەک هەڵوێست نین لە بەرامبەر ئەم هێرشەی کە دژ بە ئێران هەڵگیرسێنراوە لەلایەن ئەمریکا و ئیسرائیل. ئەگەر پرسیارەکەت زیاتر ڕوون بکەوە مەبەستمەوەیە بۆچی وڵاتانی ئەوروپا هەمویان یەک هەڵوێست و یەکدەنگ نین لە ئەو هێرشەی کە ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران دەیکەن. لە بڕواایەدا ئەوەی بووەتە خاڵێکی هاوبەش لە نێوان هەموو وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەوروپا زۆر بە سەختی هێرشەکان سەرکۆنە دەکەن بە دڵنیاییەوە نیگەرانی لەبارەی ئەو زیانە مرۆییەشەیە ئەگەر سەیری لێکەوتەکانیش بکەین ئێمە دەبینین لە خراپترین سیناریۆدا ڕێکخراوەیی سڤیل و یاسا و ڕێسا لە ئێران بە تەواوی داڕمێت یاسا سەروەری هێزە ئەمنیەکان و ئەمنیەت لەوێ بوونی نەمێنێت گروپی ناحکومی لەوێ دروست بێت و پشێوی بنێنەوە ئەمەش دەبێتە جێگەی نیگەرانی بەڵام لە کاتێکدا چۆن لێکەوتەی لەسەر بازاری جیهانیش دەبێتن و چۆن
زیانەکان لە کەرتی وزەدا زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دکتۆرینا ڕۆدۆڵف توێژەر لە سنتەری کاری دەوڵەتی و ئاسایشی نیشتیمانی لە برۆکسل لەگەڵمان بووی سپاس.